ڕاستەکەی نازانم چەند منداڵم بەڵام زۆر دڵم خۆشەکە ئەو منداڵانە دەبینم ئەوەندە بە پێکەنین و نوقلەکانیان لێمە وەردەگرت بە ئامادەبوونی دەیان منداڵ و لەلایەن ڕێکخراوی وازی شەوی بەرات لە تەیراوەی هەولێر زیندوو کراوە بە بەخشینی شیرینی و بە گەڕان بەناو کۆڵانەکاندەم. جا ئەم چالاکی و ئەم کارە لەلایەن خات و ڕۆژین کە سەرپەرشتیارە ڕێکخراوی وازیم چۆن بوو ئەو کارە چیتان کرد ئەو چەند منداڵ لە دەورتان کۆبوونەتەوە؟ ڕاستەکەی نازانم چەند منداڵم بەڵام زۆر دڵم خۆشەکە ئەو منداڵانە دەبینم ئەوەندە بە پێکەنین و نوقلەکانیان لێمە وەردەگرت هەست بە خۆشیێکی زۆر دەکەم. ئەمە وەکو ڕێکخراوی وازی ویسمان ئەو شۆکە شەوی بەراتە ئەو شەوە لە نێو منداڵان زیندوو بکەینەوە پێکەنین بخێنە سەر ڕوخساریە. ئەوەی ئێوە ینی بەس بە شیرینی بوو یاخود جگە لە شیرینی سەردانی ماڵەکانیشتان دەکرد؟ ڕاستی سەرەتا ویسمان سەردانی ماڵەکان بکەین تاکو بزانین ئایا منداڵیان هەیە یان ئاسایە منداڵەکانیان بێنە دەرەوە چووکە کەشەکەشی کەمەک ساردە حەزمان نەکرد منداڵەکانیان سەرمایبی ئیدی ڕەزامەندیمان لیان وەرگرت. دوایی کە دەستمان بە چالاکیەکەمان کرد منداڵی زۆر لێمان خڕبوونەوە زۆر خۆشحاڵ بووین. تۆ دەفەیەکت لە دەست بوو ئیدی خەریکی ینی گوتنەوەی ئەو سرودانە بووی کە لەگەڵ ئەم منداڵانەیە. ئەمە یەکەمین جارە یاخۆیت بۆ جار یەکەم ئەم چالاکی ئەنجام دەدەن؟ ئێمە وەکو ڕێکخراوی سەرۆکی ڕێکخراوی وازی دایمەن گرنگیمان بە دڵخۆشی ڕێکخراوی وازی دایمەن گرنگی بە دڵخۆشی منداڵان دەداتن و بەکارهێنانی دەف لەم چالاکیە دەف ینی ئالەتێکی کۆنی کوردیە دایمەن وەکو کولتوری کوردی بەکاردێتن بۆیە ویستمان ئەو بۆنەیە زیندووکەینەوە و ئەو ئامێریش تێدا بەکاربێنی بۆ ئێمەش جێگەی زۆر دڵخۆشیە کە توانیمان دڵی ئەو منداڵە خۆشکەین. هەستێکت هەبوو کە دەوروبەرت هەمووی منداڵ بوو هەموو ینی لەگەڵ تۆ سرودەکانیان دەوتەوە؟ یەکێک لە بوونەوەرە هەرە جوانەکانی سەرزەوی منداڵن زۆر دڵخۆشیان کردین و ئێمەش ئەوانمان دڵخۆش کرد و توانیمان وزەیەکی پاک ببەخشینە ئەو شارە لەو ڕۆدا. کامەتان قسەم لەبۆ دەکەن؟ وەرە ئەتو دە دوو قسەی دەکەم وەرە بزانم وەرە ئێرە با ئەوە ڕوومان لە کامێرەکە بکەین. چت خوارد؟ ئەوە چییە؟ چەندت چوکلێت خەر کردەوە؟ ئەوە لۆمارێ دەبێەوە یان هەمووی بەخۆت دەخۆی؟ لۆمارێ دەبێەوە خوشک براتەیە؟ چەند خوشکتەیە؟ چەند براتەیە؟ سێ برامەیە. گچکە ناوانش وچی تو؟ ناوەڵە گچکەنی نا؟ یەک کچکەمایە. ئەوە زۆری مەخۆ لە بەرددانت خراپە باشە؟ زانانی شانسنا. ئەتو چت خر کردەوە؟ ئەڵانیش سکلێتی خڕ کردەوە. چکلێت بوو؟ بەڵێ. چەند چکلێت خر کردەوە؟ ئەوەندە. چەند لە ماڵەوە دوورکەتیەوە ئەوە؟ وەڵا زۆر. یعنی هەر لەگەڵ ئەو منداڵانە هەموو بێکەوە هاتوونە؟ بەڵێ. باشە تا چەند دڵت خۆشە؟ وەڵا زۆر. ئەوە قەت جاری تر بەشداریت نەکردووە لەو چالاکیانە؟ با بەشداریم کردووە.